لەم تەوەرەی پرۆگرامەکەیە کە بۆ دایکان و باوکان و کەسانی پەروەردەی زۆر گرنگە باز لە هەموو ئەو گرفتانەکەین کە دووچاری منداڵە بێتەوە کە ڕەنگە هەندێک لەو گرفتانە تا گەورەبوونی منداڵەکە لەگەڵ یا بمێنێتەوە و لە داهاتووشە لە کاتی گەورەبوونی مناڵەکەیە کاریگەری لەسەر ئەو منداڵە هەبێت هەموو ئەو گرفتانی کە کاریگەری خراپیان بێگومان لەسەر گەشەی مناڵ و لەسەر فێربوونی مناڵ و لەسەر خۆشیەکانی مناڵە بێت. ئەم گرفتانە چین و هۆکاری گرفتەکان چین و چارەسەری ئەم گرفتانە چیە لە نێویانە دوو گرفتی سەرەکی لێکێک لە گرفتەکان ADHD و یەکێک لە گرفتەکانی دیکە دیسلکسیایە کە با بڵێن هەندێک لە منداڵان دووچاری ئەم گرفتانە بنەوە ئایا هۆکاری گرفتەکان چی و چارەسەری گرفتەکان چییە؟ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیرین محمود شارەزای بواری پەروەردە لە وڵاتی نەرویجەوە بە شێوەیەکی ئۆنلاین لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتە و باش ئەگەر بە گرفتەکان دەست پێ بکەین بە سەرەتایەک پێناسەی بەڕێزت بۆ ئەم گرفتانە چێ کە دووچاری مناڵە بێتەوە دواتر ئەچینە ناو گفتوگۆکەمانەوە. سڵاو لێبێ مامۆستا. سڵاو لە ئێوەی بەڕێزیش بەیانێکی باش بۆ هەمووان بە تایبەت بۆ ڕۆژێکی نوێ و ساڵێکی نوێ لە هەمووانیش پیرۆز بێت. سەرەتا حەزەکەم پێشەکیەک من باس لە گرفتەکان بکەم بە تایبەت بۆکو جەنابە باسە کرد گرفتی هادێ و هۆدەی کە بە شێوەیەکی کورتکراوە پێ ئەوترێ لەگەڵ دیسلکسیا کە دوو گرفتی سەرەکین لەم سەردەمەدا زۆر یەکێکن لە هەرە گرفتە باوەکان کە لەناو قوتابخانەکانە هەم خێزان پێوەی هیلاکە ماندووە بە هەمان شێوە هەم مامۆستاش لەبەر نەزانراوی و دەستنەخستنە سەر کێشەکە بە شێوەیەکی دروست کێشەیەکی زۆری ناوەتەوە لە بواری پەروەردەیە و لە بەگشتی لە هەموو وڵاتێکە کوردستانیش بە هەمان شێوە بە دەرنیە لە وڵاتانێکە. بۆیە لێرە حەزەکەم سەرەتا بە دیسلکسیا باسێکی زۆرم بۆ کردەوە تا کتێبێکی بچکۆلەشم وەکو نامیلکەیەک بۆ نووسیوە هادێ هۆدێکەش بە تایبەت یعنی حەز ئەەکەم چونکە زۆر جار هەیە گرفتەکان پەیوەندی سەرەکیان بەیەکەوە هەیە ینی کاتێک کە گرفتێک هەبێت لە قوتابیەکە ئەگەر زوو چارەسەری ئەم گرفتەی بۆ نەکرێت لەگەڵ یا ئەڕوا بەردەوام ئەبێت ئەمە جوای ئەکا لە ڕێگەی لە خوێننا زۆر کێشەیەتە بەردەمە و بربەستیە بێت ئاستەنگی ئەبێت لە کۆتاییشە سیرەکەی قوتاب لە هەمان توانای هەیە بەس قوتابێکی سەرکەوتوی لە دەرناچێت چکە یارمەتی هاوکار و یارمەتی نەبووە لەسەر ئەو ڕێگەی خوێندنە کە بۆ بەردەوام بوونی. ببوورە پەیوەند ئەگەر ڕاستکردنەوەی بکەین یان ئەگەر باسێکی سەرەتایی تەوەرەکە بکەین کە باسم کرد هەندێک لەم گرفتانە و با بڵین تەواوی ئەم گرفتانە کە ڕوبەڕووی مناڵانە بێتەوە کاریگەری خراپ لەسەر گەشەی مناڵ و فێربوونی مناڵ و خۆشەکانی مناڵ دروستەکەن. ئایا ئەمە دروستە کەوتومە؟ زۆر ڕاستە بە تایبەت بە گرفتی هادێ هۆدەیەکێکە لە هەرە گرفتە سەرەکیەکان کە ئەم مناڵە زۆر ینی جستەی زۆر پێویستی بە ئەکتیڤیتێتە زۆر پێویستی بۆیە کە ئەمە جستە و هزریمان لوکەی بەیەکەوە بۆی بتوانێت بەردەوام بێت چکە ئەم مناڵە وای لێ ئەەکە ئەتوانی بڵێ چاردەورەکەی خۆشی بێ چاردەورەکەی خۆشی هیلاکەکە ئەی نەک هەر خۆی بە تەنیا کێشەکە بە تەنها بۆ خۆی بێ بگرێ بۆ چاردەورەکە شێتی بە هەمان شێوە بۆیە ئەگەر بێت و مامۆستا زانیاری تەواوی نەبێ لەسەری یا خود قوتابخانە زانیاریکی تەواوی نەبێ لەسەری کێشەیەکی گەورەمان بۆ دروستەکات لە ئایندەی لە گەشەکردنیە لە هەڵسوکەوتیا لە پەیوەندیکردنیا بە مامۆستاوە لە پەیوەندیکردنیا لە هەمان کات بە خێزانەکەی ینی لەگەڵ خوشکوبراکانیشیا بە هەمان شێوە کێشە دروستەکات. زۆر باشە وەکو بەڕێست ئاماژەت پێکرد لەوەی کاتێک کە ئەو کەسانەی کە شارەزاییان نەبێ ئەمە کێشە و گیرروگرفتێکی زۆر دروست ئەکات. مامۆستادەین کە ماوەی 16 ساڵە تۆ لەم بوارەیە کار ئەەکەی کەواتە ئەم خولانە کاتێک کە ئەکرێتەوە بۆ ئەم جۆرە مناڵانە پێویستە کێ بن کە ئەو کەسانەی کە بەشدار ئەبن لەو خولانەیە و ئەو کەسانش کە زانیاری ئەبەخشن لەو خولانەیە پێویستە کێبن؟ زۆر دروستە پرسیارێکی بەڕاستی دروستە بەڕاستی ئێمە لە 2021ەوە خەریکی کۆمەڵێک خولمان ئەکردەوە خولەکانمان زیاتر بۆ کێ بوو بۆ ئەو کەسانە بوو کە مامۆستا بوون کە زانیاری وەرگرن ینی وەرگرتنی زانیاری زۆر گرنگە بەڕای من ینی من وا لێی تێ ئەگەم ئەم قوتابێ هەر قوتابیە کە ئەچێتە ئەو دکتۆر یان پسپۆر دەستنیشانی ئەکات کە ئەم قوتابیە هەڵگری گرفتێکە چکە ئێمە گرفتەکانمان زۆرە ئەو من یعنی خۆشبەختانە دوو کتێبی پچکۆلەم نووسیوە لە دەرباری ئەم هەموو گرفتەی کە مناڵ لە سەرەتای دروستبوونیەوە هەیەی ئەگەر بێت و ئێمە بەرەو چارە سەرکردن بڕۆین سێ ئەەکەین ینی لە ئایندەیە
چۆڵی کەسانی دروست ئەخەیە ناو کۆمەلگاکەمانەوە، کەسانێک کە بە دوورن لە گرفتەکان، کەسانێک کە بە دوورن لەو کێشە دەرونیانی کە هەیەە، چکە من کێشەی درونیشی لێ ئەکەوێتەوە. زۆر مناڵمان هەیە بە تایبەت مناڵی دیسلکسیا، کاتێک کە ئەم مناڵە لە ناو پۆلەکەیە لەبەردەم هاوڕێکانیا هەست ئەکا کەمترە لە هاوڕێکانی، وای لێت ئەم مناڵە ڕق و قینە لە دڵیا دروست ئەبێت. ئەگەر بێت و مامۆستا هاوکاری نەکە، زۆر جارەوە بۆ مامۆستاکە لەبەر نەزانینی بۆ دەربارەی ئەم گرفتە ئەسا قوتابەکەی شکانەوە کە گوای ئەم قوتابێ ناتوانێت یا توانای یا توانای کەمترە، چکە هیچ مناڵێک یا هیچ کەسێک تواناکەی توانای کەمتر نییە لەبەرە لە هاوڕێکەکەی، بەڵکو تەنها هەر کەسێک و لە بوارێکا زیرەکە، هەر کەسە و لە بوارێکا توانایەیە بۆیە پێویستە مامۆستا. یعنی من ئەم شتە بە جددی ئەڵێم، پێویستە مامۆستا دەربارەی گرفتەکان، دەربارەی ناسینی کەسایەتی قوتابی ئاگادار بێ، بە دوواداچوونکە خوێندنەوەی بۆی هەبێ، چکە ئێمە بە تەنها ئەوەمانی ئێمە مامۆستایەکمان ناوێ بچێتە دەرزێکەوە تەنها دەرزەکەی خۆی بڵێتەوە بێتە دەرەوە، چکە مامۆستا ئەرکەکەی قورسە، بۆیە ئەڵێن مامۆستا ئەرکی گرانە. یعنی ئەوە بەڕاستی من زۆر حەز ئەەکەم دەربارەی ئەوە قسەکەم، ئایا ئەو کەسانی کێن کە ئەتوان دەربارەی ئەم نەخۆشیانە و ئەم گرفتارە قسە بکەن. کەسانێکن یەکەم ئەبێ ئەو کەسە کاتێککە منیان ئەزمموی خۆم دابەشەکەم لەگەڵێکێکە هەڵبەت خۆم کێشەکەم هەبووە، یا ئەبێ خۆم هەڵگیری بووبێتم توانی بێتم زاڵ بووبێتم بەسەر ئەم گرفتەیە، یا ئەوە تا من خوێنێکی 3 ساڵی بەلایەنی کەمەوە 3 ساڵ یا 2 ساڵیم بۆ ئەم بابەتە خوێنەوە، بۆ ئەم گرفتە خوێنەوە، اینجا ئەتوانم بێم دەربارەی باسی کەم دەوراتی بۆ بکەمەوە، چونکە ناتوانین ئێمە لە هەموو بوارێکە ئەگەر پەرودەکار بین قسە بکەین. ئەوە شتێکی ئەنی بەڕاستی قابلی قبول نیە، چکە ناتوانین هەموو دەرگاکانی پەروەردە ئاگادار بین. ینی من خۆمەکو کەسێکە چەند ساڵ ناو پەروەردەیان ناتوانم دەربارەی هەموو گرفتەکان بزانم و لە هەمان کاتە ناشتوانم دەربارەی هەندێک شت بزانم، چکە پەروەردە دەرگاکانی زۆرن، ناتوانین ئێمە لە هەموو دەرگایەک من مامۆستام ئەتوانم هەمووی بزانم، نەخێر ئەبێت تۆ بە تایبەتی گەڕان بوو بێ بە دوای خوێندنەوە بۆی کرد بێ خوێنێ بۆ خوێنە بێ، ئەوە زۆر گرنگە. مامۆستاکانی ئێمە ئاگادار بن کاتێک کە قسە ئەکەن یا کاتێک کە ئامۆژگاری ئەیەن یا کاتێک کە خول ئەکەنەوە، ئایا تا چەندێک دەربارەی ئەم گرفتە یا دەربارەی هەچ بابەتێک بێ خوێنەکەیان بۆ خوێنەوە چەند ساڵێک بۆ ئەنی ئەبێ ئەو شتانە دەربارەی بزانێ، بەڕاستی زۆر گرنگە. باشە مامۆستا پێ دوایە لە هەرێمی کوردستان لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان مامۆستایان کەسانی پەروەردە کە لە قوتابخانەکانە کارەکەن تا چەند گەڕان و بە دوواداچوونیان هەیە، یان با بڵێن دایکەن و باوکان تا چەند گەڕان و بە دوواداچوونیان هەیە تایبەت بەم گرفتانەی ڕوبەڕووی منداڵانە بێتەوە کە گرفتێکی زۆر گەورە وەکو بەڕێزت باست کرد. و ئەگەر ئەو دوو کتێبە یان ئەو دوو نامیلکەی بەڕێزت کە بڵاوت کردوێتەوە بە نمونە وەربگرین تا چەند گرنگە بۆ کەسانی پەروەردە و بۆ دایکان و باوکان. یەکێک لە کتێبەکان بە ناوی کێشەی منداڵ و گرفتەکانیان و هەروەها کتێبەکەی تریان بە ناوی کێشەی منداڵ و گرفتی دیسلکسیا. ئەمانە تا چەند گرنگن کەسانی پەروەردەی تایبەتمەند لە قوتابخانەکاندا و دایکان و باوکانیش زانیاریان لەسەر ئەم گرفتانە هەبێت. بەڵێ بە تەکید زۆر گرنگە مامۆستا کە زانیاری هەبێ. ئەو دوو نامیلکەیم کردوکە بە شێوەیەکی زۆر ناتوانانی بڵێ کتێبێکی کتێبە لەبەرەی نامیلکەیەکی پچکۆلەیە تەنها بۆ مامۆستا کراوە کە خوێندنەوەیەکی خێرا بکات، وەکو چۆنڵێ وەکو سێرجێکە بە دوای ئەم گرفتانەیە یەکەم دەربارەی بزانێت ئایا ئەم گرفتە چییە، دووهەم چۆنێتی مامۆڵەکردنی مامۆستا، سێهەم بەشی ئەم گرفتەیەتە سەری ئەوەی کە چۆن خێزانەکەی لەگەڵ یا مامۆڵە بکە. ئەو کتێبی بەرگی دووهەمی کتێبەکەم کە دەربارەی گرفتەکانە باس لەوە ئەکەین 5 گرفتی ناو قوتابی کە لەم سەردەمەیە زۆر یعنی مامۆستا بە تایبەت پێوەی هیلاکە باسم کردووە و نەک مامۆستاش بە هەمان کات خێزانەکان هیلاکن، چکە جاری وایە دایک و باوک زۆر ماندووە. ینی ئەبێ لێرەیە ئەگەر ئەم کتێبە بیرێتە دەست دایک و باوکەش توانای خوێندنەوەی ئەبێ نەوەکو ینی بەڕاستی کتێبەکان ئەبێ بۆ مامۆستا تایبەت بێ کە ئەکرێ، بە تایبەتی ئەو کتێبانی کە زیاتر بۆ مامۆستان بۆ خێزانن کە دەربارەی مناڵەکەیان هەندێ زانیاریان هەبێ، زۆر گرنگە زانیاریان هەبێ، زۆر گرنگە بزانن چۆن مامۆڵەی لەگەڵەکەن، کە ئەمیژێکێکە بێت لە زنجیرەیە کتێب کە بەم شێوەیە کە من حەز ئەەکەم ینی کتێبەکان بە شێوەیەکی کەم لێسەری منووسی بێ و لە هەمان کاتە زانیاریەک بێ بۆیان لەوەی کە گەڕانێکی زۆر و نەگەنە ئەنجام. ینی ئەبێ گەڕانێ بگەڕێن کە هۆکاری مەسەلەن جاریوایە لە پۆلێکە قوتابیەک ئەبینن ئەم قوتابێ مانووی کردوون، دایک و باوکەکە مانەوە، ڕێ هاوڕێکانی دایمخوا لەگەڵ یان ناگونجن، ئەبێ مامۆستا دەربارەی ئەم
قوتابیە بزانێت چۆن دو ئەوە پلانێکی بۆ دائەنێ بزانێت چۆن دوای ئەوە وای لێ ئەکابی کاتە ناو هاوڕێکانەوە نەوەکو وای لێ زیاتر بە دووری کالەیان ینی زۆر گرنگە ئەو شتە کە مامۆستا بە دووادا چوونی هەبێت بە شێوەیەکی گشتی. زۆر باشە لە ئێستادا ئەم گرفتە تەنها لە ناو منداڵانی هەرێمی کوردستاندا بەربڵاوەیە خود لە وڵاتانی جیهانیش ئێستا مەترسی هەیە لەسەر مناڵان و ئەگەر مناڵێکیشمان هەبێت کە تووشی ئەم گرفتە بوو بێت ئێمە چۆن بزانین کە ئەو مناڵە هەڵگری ئەم جۆرە گرفتەیە لە ئێستادا خێزانەکان چۆن درک بەوە بکەن. بەڵێ لەمە هیچ وڵاتێک بەدەر نییە لەم گرفتانە هیچ قوتابخانەیەک چ لە ئەوروپا چ لە کوردستان بەڕاستی قوتابخانە ئەوروپیەکانیش بە هەمان شێوە یعنی مانووی دەستی ئەم گرفتانن نەک بە تەنیا من بڵێم کوردستان بەڵکو ئەمانش لێرەدا ئەنیشەن کۆبوونەوەی لەسەر ئەکەن پلانی بۆدا ئەنێن بۆیە گەڕان بە دوای ئەم چارەسەرانەیە و دەستخستنە سەر کێشەکان زۆر گرنگە. بۆ ئەوەی بتوانین ئێمە مامۆستا زیاتر مانوو نەبێ چکە مامۆستا خۆی بە تەنیا ناتوانێت ئەرکەکەی بە تاقی تەنیا ئەنجام بە لەبەرەوەی ئەرکەکە قورسە کاتێک تۆ لە ناو پۆلێکای بەلایانی کە مەسەر ئێمە پۆلەکانی ئەوروپا 24 قوتابی بۆ ناگاتە 25 قوتابی لە پۆلێکا بن بەس تۆ ئەگەر لە کوردستان بێنی بەراوردێ بکەین پۆلێکی 35 کەسی یاخود 40 تەلەبەیی ئایا ئەم مامۆستایە کە هەیەتە ژوورەوە دەرزەکەی ئەڵێتەوە بوت ئەتوانی هەموو ئەم مناڵانە کۆنتڕۆڵکە ئایا توانای هەیە ئێمە جاری وامانەیە دە قوتابیمانەیە هەر یەکەی لە جۆرە گرفتێکی هەیە ئێمە ناتوانین بڵێ تەنها ئێمە دەسلکسیامانەیە یا هادێ هۆدێمانەیە ئێمە گرفتی کەمانەیە قوتابیمان هەیە ئەترسێ خۆی قوتابیمانەیە بەرپەرشدانەوەی هەیە قوتابی هەر یەکەی ینی ئێمە لێرە خۆمان کە تەشخیصی ئەەکەین لە ئەوروپا مەسەن لە پۆلێکە 24 کەسی بێ حەوت تەلەبەی بەلایانی کەمەوە گرفتی هەیە لە هەر پۆلێکە حەوت تەلەبەی گرفتیە ئەم مامۆستایە بە هیچ شێوەیەک ناتوانێت وانە بڵێتەوە کە حەوت تەلەبە کێشەی هەبێ ئەم حەوت تەلەبێ هەندێک تەلەبەمانێت دانیشتنی تەواو نییە ناتوانێت لە پۆلێکا بە تەواوەتی دانیشێ ناتوانێت بەسەر خۆیان کۆنتڕۆڵی خۆی پێ ناکرێت ئەمە پێویستی بە یەکێکە خاصن پەروەردەی تایبەت بەڕای من پەروەردەی تایبەت یەکێکە لە هەرە چۆن ئەڵێ دەستگا سەرەکیەکان کە کار ئەبێ لە ناو پەروەردەیان بکە چونکە بەڕاستی لەم سەردەمەیە ئێمە لێرە ژوای لە ئەوروپا بە ئام سەیری ئەوروپا ئەەکەم من نازام لە کوردستان لە کە مامۆستایەک ئەچێتە پۆلێکەوە بە تەنیا ئەچێت ئایا مامۆستا توانای هەیە دەرزوتنەوە بە 35 تەلەبە بە تاقی تەنیا بڵێتەوە چونکە ئەمە کارێکی زۆر گرانە مامۆستای ئەنی بتێونەتێ وتنەوەی وانەیە کە تۆ 3 جار ئێڵێتەوە بۆی قوتابیە تێبگا من یعنی تأکیدم لەسەر ئەوە ینی بە چۆنڵی بە ئەوە بە ئەیسەلمێنم کە قوتابیمانێت بە 10 جاری شتێناکە 10 جار تۆ بۆی ئەڵێتەوە کە خۆی نظامی مامۆستا لە 3 جار تێپەڕ ناکا بۆ وتنەوەی دەرزێک ینی 3 جار وشێک بە تەلەبە ئەڵێتەوە اینجا ئەم تەلەبەیە تێگا بەس من تأکیدم قوتابی هەیە کە بە 10 جاری شتێناکە ئەمە وای لێدا ئەبڕێ وای لێ ڕق لە دەرزەکە هەڵەگرێ ڕق لە قوتابخانە هەڵەگرێ لەگەڵ هاوڕێکانیان دژایەتی ئەکا ینی ئێمە ئەبێ بزانین ئایا ئێمە بەس تەلەبەمان نییە بە تەواوەتی تەلەبەی زیرەکە و توانای هەیە تەلەبەشمانەی لە هەمان شێوە کەم و کوڕی هەیە ئاستەنگی هەیە ئەبێ ئەو دەرگایش بکرێتەوە لەو قوتابیانە ئێمە کە کاتێ بانگەواز دەکەین ئەڵێ نابێ قوتابی دابە بڕێ لە قوتابخانە ئێمە هەوڵ ئەین کە هەموو کەس خوێنەوار بێ ئەی باشە چۆن هەوڵەکانمان چیەکە بۆی ئەین هەوڵەکەمان ئەوە نیە تەنها ئەم تەلەبەی هەڵگرین بگەین ناو قوتابخانەوە لەوانەیە فێر نەبێ لەوانەیە ئاسان نەبێت بۆ ئەو ئاسان نییە لەبەری و ئاستەنگی هەیە ئەو گرفتی هەیە باشە مامۆستا دیێرین ئەکرێت شتێک هەبێ خاڵێک هەبێت گرفتێک هەبێ بڵین ئەمە گەورەترین کێشەیە لە پەروەردەیە کە بەڵین لە هەرێمی کوردستان لە ناو خێزانەکانە لە ماڵەکەیە دایک و باوەگو یا مامۆستا بێ یان کەسانی پەروەردە بێ کاریان لەسەر ئەمە نەکردووە بەڕای من بەڵێ ڕێنمایی دروست ڕێنماییە کە تەواو درستی دەستنیشانکردنی قوتابی بێت ئایا قوتابی چییە ئێمە باسەکەین مامۆستا دەیمخوا ئەی قوتابی چییە ئەی قوتابی ئایا هەموو قوتابیەک ئایا هەموو مناڵێک گەشەکانی وەکو یەکتریە ئایا ئێمە کاتێکە دەرزێک ئەڵێینەوە یا وانەیەک ئەسەپێنین بەسەر قوتابیە ئەبی ئێمە ئەوە بزانین وەکو مامۆستا وەکو لە کوردستان کە سەرپەرشتیار هەیە وەکو مدیری مەکتەب وەکو ڕێنمایی ئەو ڕێنمایانی کە ئەیرێ ئایا هەموو قوتابیەک ئەتوانێت بە شێوەیەکی دروست وەریگرێ ڕێنمایی دروست بەڕای من زۆر گرنگە چکە لەم چەند ساڵەیە کە هاتوومەتەوە دەورم تیاوتۆتەوە
هەندی ڕێنمایی تۆزێ سەر لێ شێوان یعنی سەر لە مامۆستاش ئەشێوێنێ لە دایک و باوکیش ئەشێوێنێ لەبەر ئەوەی هەندێ مامۆستا ئەبێ بزانێت کە ئەو ڕێنمایی ئەیە تا چەندێ دروستە تا چەندێ ڕاستە ئایا خۆی پراکتیکی ئیشی کردووە لەسەری ینی کاتێکە من لەگەڵ مناڵێکی هادێ هۆدەیە کارەکەم لێرە ئایا کە من قسەیەک ئەەکەم هەر لە خۆمەوە ناتوانم بیکەم ئەبێ خۆم پراکتیکی کارم لەگەڵ کردبێ بەلایەنی کەمەوە 100 ڕۆژم دانابێ بۆ کارکردن لەگەڵ ئەم مناڵەیە تا بتوانم پلانێکی دروست بەس تەنها بۆ ئەو دانێم بەس تەنها ئەو ینی بەس تەنها ئەو بیخەمە پلانێکی چوارچێوەیەوە کە ئەمە پلانێکی کۆنکرێتیە بۆ ئەم مناڵە ینی ناتوانم بڵێم ئەم مناڵە 2 دەرزم پێوت سەرەی سێم دەرز یا سەرەی سێهم وانە ئەم مناڵە تەواو سەرکەوت بەسەر ئاستەمەکانیە شتی وا هەر نییە یعنی نەک ئەمە بێنە یەکێک تەحەدام کا بە گەورەترین بەڵگەوە کەس نییە بتوانێت بەسەر ئاستەنگێکە یا بەسەر گرفتێکە بە تەنها 3 محازەرە یا 3 وانەوتنەوە بڵێ ئەم کەسە کەسێکی سەرکەوتووە ئەبێ پلەکانی خوێنی پێ تێپەڕێنی من کاتێک ئەڵێن بەڵێ من هەڵگری دیسلکسیام بەڵێ من سەرکەوتوو بووم من ئەتوان ئەو قسەی بووم لەبەر ئەوەی من هەستم کردو هیلاک بووم مانوو بووم شەونەخۆنیم کردووە نەنووسوم لەبەر خاتیەوەی کە هەدەفێکمە بۆ بینیومە ئەبوو شەهادەم بەدەستبێنە ئەبوو بم خوێنە ئەبوو ئیشم کردا کابوو من وەکو ڕێنمایی کارێک لەسەر بابەتی دیسلکسی ئەتوان قسە بکەم ئەتوان لە هەموو وڵاتێکا قسە بکەم وەکو کەسێک کە من هەڵگر بووم بەس لە هەمان کاتە سەرکەوتوم بەسەر کێشەکەیە ئەمە پێم ئەوترێ سەرکەوتم بەس دوای چەند ساڵ ینی مودەکەم چەند ساڵ بووە مودەکەم بەلایانی کەمەوە تێپەڕی ینی هەموو بوارەکانی خوێنم تێپەڕانەوە کە کاتێک وەستاوم لێرە ستۆپم کردو لە منهەجێکا کە ستۆپم کرد لە ساڵێکی خوێننا زانیمە هیلاک بووم ئەبێ دیسانە خۆم ئاپدەیت بکەمەوە من وەکو تەلەبەیەکی کەنیم یا من وەکو کەسێکی ئاسایی نیم ئەگەر کەسێکی ئاسایی بە دوو جار پەڕەیە بخوێنێتەوە بۆ بابەتێک لی تێبگا من ئەبێ بە 3 جار و دوایش گوێی لێ بگرمەوە من ئەبێ ئەو ڕێە بم بخۆم چونکە من ناتوانم کەسێکی سەرکەوتوو بم ئەگەر ئەوە نەکەم بۆیە ئەو کەسانی کە هەندێک جار من هەندێک شتم بینیوە بڵاوبووەتەوە وتیانە مثلا ئەم قوتابیە توانێتی بەسەر ئاستەنگێکا سەرکەوێت چۆن ئەتوانێت سەرکەوێت ئێشتا پلەکانی خوێنی لە بەردەماماوە ئێشتا نەگەشتۆتە مەرحەلەی زانگۆ ئێشتا نەکەوتۆتە کارکردنەوە کەوابوو تۆ ئەبێ بڕۆی لەگەڵ ئەم ئاستەنگەیە تەنها ئێمە لە مەرحەلەیەکا ستۆپی پێ ناکەین بڵێ تۆ تەواو سەرکەوتوو بووی تۆ توانی خوێنەر بی بە هیچ شێوەیەشتیوانە ئەو کەسانی کە هەڵگەری دیسلکسیان ناتوانن هەتا ئەوان لە ژیانە بن خوێنەرێکی باش بن بتوانن ینی منێکێک لەو کتێبەن کە نووسیمە نەمتوانێت کتێبێک بنووسم بەڕاستی ئەمەنە گەورە بێ نەتوانێت چاپەخانەکە بۆم چاپکە من کتێبێکم نووسیوە لە ئاستی خۆمە کە ئەوەی پراکتیکم کردو نووسیومە لەسەری ئەوەی کە ئیشم لەگەڵ کردو لەگەڵ قوتابیە نووسیومە لەناو ئەو کتێبەیە بە شێوەیەکی پراکتیکی نەک بە شێوەیە تەنها خوێنەری منهەجێکی کتێب بێتم یعنی بێتم نووسی بێتم زۆر گرنگە ئێمە ڕێنمایی دروست بین ئەو کەسانێک چێن کە ئەتوانن کەوانە بڵێنەوە ئەو کەسانێک چێن کە ئەتوانن ڕاهێنانکەن چکە هەموو کەس ڕاهێنەر نییە ڕاهێنەر یەک کێشەی هەیە ئەبێ بزانێ ئەڵێ چی ئایا ئەو کەسە زۆر کەسمانە لە ئەزمونم هەبوو مەسەلەن بەسەر کێشەیەکی دەرونی خۆما زاڵ و ئەو کەسە بۆی هەیە بێ باسکە لەبەری زاڵەوە بەسەریا کە تۆ ئەبینی ئەنجامی هەبووە ئەمە ئەو کەسان کە ئەتوان ڕێنمایی دروست بن هەموو کەسێک ناتوانێت هەموو ڕێنماییەک بە هیوای لە گەورەترین شەهادەشی هەیە بەس توانێت ڕێنماییەکەی نیە چکە پراکتیکی کارەکە کاری بۆ نەکردووە زۆر باشە توشبوونی ئەم جۆرە گرفتانە بە تایبەتی بۆ مناڵان ئەتوانین بڵێن خۆڕسکێ یاخود کۆمەڵگە و هەندێک جار خێزانیش دەستی هەیە لە دروستبوونی ئەم گرفتە لە مناڵانەوە کۆزین هەر کۆمەلگایە و ژینگەیەکی جیاواز و پەروەردەیەکی جیاوازی هەیە ئەمانش کاریگەریان ئەبێت لە دروستبوونی ئەم جۆرە گرفتانە بە شێوەیەکی گشتی هەندێک جار بۆ ماوەیە لە هەندێک گرفتا بۆ ماوەیە یعنی ئەم کتابیە یا ئەم مناڵە لە دایک و لە باوانەوە بۆی ماوەتەوە ئیتر دایک بێ یا باوک بێ لە 150 بۆ 40 ئەگەڕێتەوە سەر باوان ڕادەیەکی کەشی زۆر جار هەیە دایک و باوکمان وەکو گرفتی ترس ینی ئەو کەسانی کە زۆر وەسوەسە و ترسیانەیە ئەمانە جاری وایە لەناو خێزانەوە تووشیانە بێ کاتێ برا گەورەیەکی یا خوشکێکی یا دایکی بۆ ئەوەی مەسەن عاقڵیکە بە کوردیەکەی خۆمان مەسەن ئەی ترسێنێ ئەو زۆر خراپە یعنی شتێکە کە نابێ بە هیچ شێوەیە ئەنجام بیرێ دەربارەی مناڵ خاچەدەن ئەو مناڵانی کە تەمەنیان خوارد تەمەنی تێگەشتن نییە کە توانای تێگەشتنیان نیە ناتوانن کاتێک کە تۆ مناڵەکە دەترسێنی بە شتێک لەوانێ تۆ
سوتۆجاریا بەڕێی سوعبەتیشەوە بێ بەس ئەو مناڵەتی تەمێشکی وای لێ وەسوسەی بۆ دروستە بێ وای لێوێتە کێشەی دەرونیەوە بۆیە زۆر گرنگە دایک و باوکانیش لە هەمان شێوە ئیسا لای ئێمە لە وڵاتی نەرویج ئەو کەسانی کە ئەبنە دایک و باوک هەندێک جار پێش ئەوەی ببنە دایک و باوک بە تایبەت دایکەکە هەندێک ڕێنمایی وەرەگرێ ئایا تۆ ئەبی بە دایک ئایا تۆ ئامادەی بۆی بی بە دایک ئایا تۆ دایکایەتی ئەزانی ئەنی چی ئەنی وشەیەکە زۆر جار لای خۆماوتەرە هەموو کەس پێی ناوترێ دایک هەموو کەسێک ناتوانێت تۆ بیخیتە ئاستێکەوە بڵێ دایکە ڕاست هەموو کەس دەتوانێت بێ بە دایک بەس ئایا ئەبێ بە دایکێک کە نەوەیەکی چاک و باش کاتە کۆمەڵگەیەکەوە نامانوێت هەموو کەس داهێنەر بێ بەس ئەمانوێت هەموو کەس کۆمەڵگایەکی جوانمان بۆ دروستکە کە شتێکمان بۆ بێنێت ینی یارمەتی دەربێ بۆ کۆمەڵگاکەمان جوانکە بە هەموو شێوەیەکیەوە ئیتر بە هەموو بوارەکانیەوە نەک تەنها بڵێ ئێمە هەموو بوارێک کۆمەڵگا دروستەکە بە هەموو بوارەکانیەوە هەموو بوارێک گرنگی و تایبەتی خۆیە وەیە زۆر گرنگە دایک و باوک یاخود کاتێک کە من مناڵێکی بچکۆلەم هەیە زۆر جارێ دایکە چێ بۆ ئیش باوکە چێ بێت لای چێ بەجێیانەوەم ئایا بیان بن بۆ دایانگەکان کە شوێنێکی دروست بێ ئاگاداریە من پرسیارکە کاتێک کە مناڵ شەنێت دایانگەکان شوێنێ بن زۆر جارەیە کەسانی درستی دیابن بۆیە زۆر گرنگە کاتێک کە تۆ لە دایانگە مناڵەکە دێنیتەوە پرسیارکەی لە مناڵەکەت لەو ڕۆژەیە چیت کردووە چیت پێ ناخۆش بوو ڕڵ هاوڕێکە و چی پێوتی زۆر گرنگە کە دایک و باوک ئەو پرسیینەوەی هەبێت لە مناڵەکەی ئایا ئەم مناڵە کە ئەچێتە دایان ئەچێ بۆ دایانگە دایک و باوک بێتەوە لی پرسێ بە شێوەیە دوای ینی کاندێ شتە ئەبینێت یاسەکە ئەی بەلایەوە دایکەکە دایک خۆی زانانی دایک خۆی چۆنڵی کۆدێکیە لەگە مناڵەکەی ئەزانێت کە ئەم شتە باشە یا خراپ بۆ مناڵەکەی ئەگەر زانی خراپێ بۆ بەیانی بچێتەوە بە دایانگاکەی بڵێتەوە لە هەج وڵاتێکا بێ لە هەج وڵاتێک بێ هەتا لێرە ژوایە زۆر جارێ غەڵەتەکە ئەمدەن ناکرێ بەرامبەر مناڵەکە بەس مناڵەکە بە غەڵەتەکە ئەشکێنێتەوە بەسەریا مناڵمان هەبووە لێرە ئەمە باسی ئێرە بکەم کە وڵاتێکی تر پێشکەوتووە لە کاتێکا مامەڵەی یەکێک لە پەروەردەکارەکە مامەڵێکی خراپی لەگە کردو بۆ بەیانی کە هەیەهاتوو گێڕاوێتەوە بۆ یەکێکی گێڕاوەتی ئەم شتە ڕووی یاوە دوێنێ ئایا ئێوە ڕازین بەمە کەزانی ومانە غەڵەتە خۆمان بە دووەدا چونمان کردو و هەندێک جار واشمان لەو کەسە کردو داوای لێبوردن کا لە دایک و باوکە چونکە شەرت نییە هەموو کەس من پەروەردەکارم پەروەردەکارێکی ڕاست بم لەوانی هەندێک غەڵەت کەم لە هەندێک جێگەیە بۆیە داوای لێبوردن کردن و لە هەمان کاتا گەڕان بە دوای هەستکەی مناڵەکەت کێشەیەکیە گەڕان بە شوێنیا و هەواڵپرسین لێ کارێکی زۆر دروستە باشە مامەساوک و کۆتا پرسیاری من کەواتە بەڕێزت لە قسەکان تاوەت بۆ ڕوونکردینەوە کە ئەوەندەی پێویستە بەخێوکار بین دوو ئەوەندە پێویستە کە ئێمە پەروەردەکار بین جیاوازیەکم بۆ بکەی لە نێوان بەخێوکار و پەروەردەکارە تا چەند پێویستە دایکان و باوکان پەروەردەکار بن نەک بەخێوکار پرسیارەکان زۆر جوانە بەڕاستی زۆر بەدڵما زۆر ڕاستە دایک و باوک ناتوان ڕاستە ئێمە هەموو جاڵین پەروەردە لە ناو خێزانەوەیە بەس کۆمەڵگە ینی وشارەکەیتیاکە دایک و باوک زۆر ئەبێ پەروەردەکارانە مامۆڵە بکە ینی چۆنەڵێ ئەو مناڵە ئەبێ لە پچکۆلەترین نقطەوە خاڵەوە کەتیایەتی ئاگداری بێت ینی زۆر جارمان هەبووە لەبەربی ئایگایی دایک و باوک مناڵەکە هاتووە هەنای بردە بۆ قوتابخانەکان بۆ یەکێک لەوانی کە کاری لەگەڵەکە لە ناو قوتابخانەکانە سیرەکەی ئەو باوشەی نایدۆزێتەوە لای دایکەکە لە لای پەروەردەکاری دۆزیوێتەوە هێزێکی چۆڵێ ئەبێ دایک و باوک بە خێوکەرێکی پەروەردەکار بێ ینی ئەبێ هەردووکی دەورەکە ببینێ نابێ بە تەنهایەک دەور بێ و لە هەمان کاتا قوتابخانەش ئەبێ بە خێوکەرێکی پەروەردەکار بێ چونکە ئەم دوانە دوو زنجیران بەبێ یەکتری ناتوان کارکەن بە هیچ شێوەیەک ینی ناتوان ئەگەر من بڵێم مناڵێکم بۆیە دایک و باوک ئاگای لێنە بێ من بتوانم بەڕێوەی بەرم زەحمەتەکە لەناو قوتابخانەیەکە لە هەمان کاتا ئەگەر بێت و با دایک و باوکەش دەست لە قوتابخانە هەڵگرێ بڵێ مناڵەکەم خۆم پەروەردەی خوێندن و سینیەکەم ناتوانێت ینی دوو شتن بەردەوام من وتومە هەردەم ئەبێت تۆ پەروەردەکارێکی بە خێوکەری بە خێوکەرێکی پەروەردەکار بی ینی هەردووکی ئەبێ بە یەک و کارکە هەردووکی دوو ئەڵقەیە بۆ ناو یەکتری ناتوانی ئەو دوانە لە یەکتری جاکەیتەوە بۆیە دایک و باوک من لێرەش ئەم قسەیە ئەەکەم چەند جاری ژووتومەتەوە دایک و باوک ئەبێ زۆر ئاگاداری مناڵ بێ یەکێک لەو هۆکارانی کە ئێمە لە ئەوروپا ینی زۆربەی خێزانەکان لەوانی ئەم قسەیەکەم ئەوەی گوێبیستم بێ دەربارەی بزانێ گەورەترین کێشەی خێزانە بە تایبەت لاجئەکانی پێڵێن ئەوانی کە هاتووینەتە چاراوگە هەندێکا دەڵێ مناڵەکەی برا
مناڵەکەیان برد ئایا هۆک جاریواڵی نازانم لەسەر چی ئەزانی لەسەر چی چکە هەندێک جار تۆ بەس تەنها واو زانیوە بە جلوبەرگ و خواردن مناڵەکە و مناڵێکی دروست دەرەچێت نەوان نییە ئەبێت تۆ مناڵەکە وا پەروەردەکەی کە هاتە دەرەوە ڕێز بگرێن کە هاتە دەرەوە یارمەتی دەربێ کە هاتە دەرەوە احترامی گەورەتر لە خۆی بگرێ ڕێز لە پچکۆلەتر بگرێ ئەبێت تۆ ئەم هەموو نقاطانە و فێرکردوی پێشەوەی چۆڵی بیخیتە ناو کۆمەڵگاکەوە چکە ئێمە پتێ و نەتێ مناڵ ناتوانین بەس بڵێن ئێمە چارچێوەی خێزانەکەی خۆمانە پارێزین ئەوەی کە پەیوەندی نیە بەسەر ئێمەوە هەمومان پەیوەندیمان بەسەرێکترەوە چ کۆمەڵگا چ خێزان چ قوتابخانە ئەمانە ئەنی ئەو شوێنانن کە ئێمە منبعی گەورەکردنی کەسانی دروست و داهێنەرین بۆ دوا ڕۆژ ئێمە هەوڵەکەمان بۆچێ بۆی بتوانین دوا ڕۆژێکی چاک دروستکەین بۆی بتوانین کۆمەڵگەیەکی باش کۆمەڵگەیە دروستکەین کە داهێنەری تیا هەڵکەوێ باسکرین لە دوا ڕۆژە ئیتر لە هەج بووە هەچ کۆمەڵگایەک بێ مهم ئەوەیە تۆ کەسێکی بۆیە زۆر جار من و تومە لێرەش هەموو دایک و باوکێک ئەزانێ لێرە بۆ مناڵەکەی برا هەڵبەتە کەم تەرخەمیەکی کردووە کەس نایە لە وڵاتانە مناڵەکە و بەرێ بەبێ هۆکار ئیلا من خۆم لەناو پەروەردەیە ئەزام هۆکارێک هەیە هەستم پێ کردو ینی زۆر جارتووە باشترە ببرێ ئەمنا زۆر ینی وا قەرارم وایە کە پێم ناخۆش بۆ شتەکە وتمە بۆ مناڵەکە گونجاوترە کە ئەم مناڵە ببرێ ینی بچێتە دەستی یەکێکەوە کە بتوانێت پەروەردەیکە ینی لەوانەیە ئەمە قسەیە بێت زۆر بە ناخۆش بشکێتەوە بەس من وام زۆر جار هەبووە کە دانیشتوم لە کۆبوونەوەیە وتمە هەست ئەەکەم ینی وەکو هەستی خۆم باسەکەم ببرێتە لای یەکێ کە بە شێوەیەکی دروست پەروەردەیکە لەوە باشترە لە خێزانێکا بمێنێتەوە ئاگاداری ئەم مناڵە نەبن نەزانن ینی هەستی پێ نەکەن ئەو زۆر بەلامەوە گرنگ بوو. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا دیرین مەحموود شارەزا لە بواری پەروەردە لە وڵاتی نەرویجەوە کە بە شێوەیەکی ئۆنلاین و لە ڕێی سکایپەوە لەگەڵمان وی سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو کاتی بەخشیتانە من هیوادارم بتوانم سوودێکم گەیانە بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونە.